لا بەرنامەی پێشووتری سپۆرت مەگەزین ئاماژەمان بۆ کرد کە زانکۆی هەڵەبجە لەگەڵ زانکۆی کوردستانی سنە وەکو پرۆتۆکۆڵێکی هاوبەش چەند تیپێک ئەچنە سنە بۆ ئەنجامدانی چەند کێبڕکەیەکی وەرزشی و بە سەردانەکەشیان ئەنجامدا و گەڕانەوە. شاندێکی خوێندکاران و فەرمانبەران و مامۆستانی زانکۆی هەڵەبجە سەردانی زانکۆی کوردستانیان کرد لە شاری سنە. ئەمەش بە مەبەستی بەشداریکردن لە پاڵەوانتێکی نێودەوڵەتی وەرزشی نێوان هەردوو زانکۆی هەڵەبجە و زانکۆی کوردستانی سنە لە ئێران. شاندەکە لەلایەن پرۆفیسۆر دکتۆر حامید قادرزادە سەرۆکی زانکۆی کوردستان و ئەندامانی ئەنجومەن و مامۆستایان و خوێندکارانی ئەو زانکۆیەوە پێشوازیان دەکرا. سەرۆکی زانکۆی کوردستان خۆشحاڵی خۆی دەربڕیوە کە ئاسی زانستی و ئەکادیمی هەردوو زانکۆ هەمیشە لە پەرەسەندندایە و گەشتۆتە و ڕادەیی ژمارەیەکی زۆری خوێندکاری زانکۆی هەڵەبجە بتوانن سەردانی زانکۆی ناوبراو بکەن و چەندین چالاکی وەرزشی نەدەوڵەتی پێکەوە ئەنجام بدەن. لالایەکی دیکەشەوە دکتۆر ئاکۆ ئیبراهیم فەقێ نوێنەری زانکۆی هەڵەبجە بە ناوی سەرۆکی زانکۆی هەڵەبجەوە ئەندامانی وەنای ئەندامان و ئەنجومەن و مامۆستان و فەرمانبەران و خوێندکارانەوە سوپاس و پێزانینی خۆی سەبارەت بەو میوانداریە گەرمەی کە زانکۆی کوردستان لە زانکۆی هەڵەبجەی کردووە دەربڕی و هیوای خواست کە زانکۆی هەڵەبجە قەرەبووی ئەم میواندۆسی زانکۆی کوردستان بکاتەوە پەیوەندیەکان هەمیشە لە پەرەسەندندا بن. دواتر چالاکی وەرزشەکان کە ڕێکخرابوون دەستیان پێکرد و خوێندکارانی کۆلێجی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشەکانی زانکۆی هەڵەبجە توانیان لە چالاکیەکانی وەک فوتساڵی کوڕان، تۆپی بالەی کوڕان و مامۆستایان و تێنسی سەرمێزی مامۆستایان و چەندین سەرکەوتنی باشیان بەدەستهێنا. بۆ قسەکردن لەسەر ئەو سەردانەی زانکۆی هەڵەبجە بۆ سنە دکتۆر ئاکۆ ئیبراهیم فەقێ ڕاگری کۆلێژی پەروەردەی جەستەیی و زانستە وەرزشەکانی زانکۆی هەڵەبجە لە سپۆرت مەگەزین میوانە. دکتۆر بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونت. سەردانەکە باسمان کرد پێش ئەوی بڕۆن لە سپۆرت مەگەزین وتمان تیمێکی زانکۆی هەڵەبجە ئەچنە ئەوێ. ئەمەوێ بگەڕێمەوە بە سەرەتاکان ئەم پەیوەندیە چۆن دروست بوو، ئامانجتان لە دروستکردنی ئەم پەیوەندی و هاوبەشە چی بوو؟ سڵاو ڕێز بۆ بەڕێستان و بۆ کەناڵ جوانەکەی کورتسات. لە ڕاستیا زانکۆی هەڵەبجە و زانکۆی کوردستان زیاتر لە 10 ساڵە پەیوەندێکی نزیکیان هەیە، چ لە بوارە زانستیەکە، چ لە بوارە کارگێڕێکە و چ لە بوارانەی کە پێویستە بە بابەتی ئاکادمی و بابەتی زانستیەوە. بەڵام خۆشبەختانە ئێمە ئەم ساڵ لە مانگی 12 سەردانێکی زانکۆی کوردستانمان کرد و وتمان بە ئەو لە یەکتێگەشتنە و تەفاوتنامەی کە لە نێوان زانکۆی هەڵەبجە و زانکۆی کوردستانە هەیە لە بوارە وەرزشەکەی شابڕاتە جێبەجێکردنەوە. بۆیە چالاکێک پاڵاوانێکمان تعریف کرد کە ئێمە بتوانین بەشداریکەین و خوێندکارەکانی ئێمەش بتوان بەشداریکەن لەو پاڵاوانێتێکە لە زانکۆی کوردستان ئەنجام بدرێت. خۆشبەختانە ئەم پاڵاوانێتێ بە ئەنجام گەیەنرا. ئێمە بەنیازین ئەم پاڵاوانێتێک گەورەترکەین لە ساڵانی داهاتووە ئینشاڵڵا. باشە، چی و چی بوو لە پاڵەوانتێکە کە ئەنجامدرا و ئێوە بە چەند تیمەوە ڕۆشتن بۆ ئەوێ؟ ستافەکەی ئێمە بریتی بوو لە 67 خوێندکار و مامۆستا و فەرمانبەر کە لە فوتساڵی مامۆستایان و بەڵێ مامۆستانی ژاریان کرد، کوڕان و کچانیش، و هەروە لە بالە مامۆستایان و کوڕان و کچان خوێندکارەکانمان، و هەروە لە تێنسا مامۆستانی ئافرەت و مامۆستانی پیا و بەشداریان کرد. لە ڕیشە بەدمینتۆن هەم مامۆستایان بەشداریان کرد، هەم خوێندکارەکانیشمان بەشداریان کرد. تەنها هەردوو زانکۆ یاریان کرد بەیەکەوە یا زانکۆی دیکەش یاریە کرد؟ ئێمە لە قۆناغی یەکەما ویسمان ئەم دوو زانکۆ بێ، بەڵام بە تەماین زانکۆکان زیادکەین لە ساڵی داهاتووە. هەم زانکۆی کرماشان داخڵکەین و هەم زانکۆی ئینشەڵا یا سلێمانی یا گەرمیان یا زانکۆی کۆیە داخڵکەین. هەر زانکۆیەکە ئارەزوومەند بوو. ئێمە لە نزیکترین کاتا پرۆپۆزاڵەکانیان بۆ نێرین کە ببێت بە فستیڤالێک و ناوێکی لێ بنین و ساڵانە لە زانکۆیەک ئەم فستیڤالە وەرزشیە زانکۆیە لە ئەو 4 شارە کوردەیە
ئەنجام بدرێت. باشە بێگومان ئەمە وەکو خۆت باسەکەی پرۆتۆکۆڵێکی هاوبەش و پێشوەختەی نێوان هەردوو زانکۆیە لەم پرۆتۆکۆڵە زانکۆی هەڵەبجە لە چیا سوودمەند بوو؟ خۆتان ئەنجامدانی یاریەکەیە یاخود خەرجەکانی دیکەشتەیە سوودمەند بوو بەتاکید خۆتان نزانی ئەمە ئێستا لە قۆناغێکی زۆر حساسای بێت پرسی بۆڵۆنیا پرۆسس هاتووە ناوکایەوە یەکی لەو بابەتە گرنگانە مەسلەی ئیکسچێنجە مەسلەی مۆبڵیتیەوە مەسلەی گواستنەوەی خوێنکارە بۆ کولتورەکانی ترە بۆ زانکۆکانی ترەکە ئێمە بتوانین خوێنکارێکی بتوانە خوێنتانێکی بەهرەمەند و خوێنکارێک دروستکەین کە بتوانێت سبێنی لە بازاڕی کارە کارپەیەەکە یەکی لەو بابەتانە کە مێشکی خوێنکارەکاتەوە بۆ خوێنکار زۆر گرنگەوە تەنانەت بۆ مامۆسای زۆر گرنگە دروستکردنی پەیوەندیە خۆشبەختانە زانکۆی کوردستان زۆر بە جوانی شوێنی ئەوەیە کە من سپاسی بەڕێ سەرۆکی زانکۆ ئەندامانی ئەنجومەنی زانکۆ وهروەها مامۆسایان و خوێنکارانی زانکۆی کوردستان بکەم کە زۆر بە جوانی پێشوازیان لێکردین لە ڕووی مادیەوە ئێمە هیچ تێچوویەک لەسەر زانکۆی هەڵەبجە نەبوو تەنها لەسەر زانکۆی کوردستان بوو و ئەوان تەنها هاتوچۆی تا مەرز لەسەر خۆمان بوو لەو دیویشەوە ئەوان هەموو شتێکیان بۆ دابین کردین و خوێنکارەکانمان فیدباکێکی باشیان بۆ گەڕاوە کە بزان ئاستی زانستی و زانکۆی چۆنە ئەمە تەنها بۆ وەرزشیەکە نەگەڕاوە ئێمە سەردانی بەشەکەی بەشی پەروەردەی وەرزشمان کرد لەوێ سەردانی چەند بەشێکی ترمان کرد کە بزانین میکانیزم و چۆنێتی خوێندنی وانەکان و تەنانەت پرۆسە و ئیسیتیەسەکانی خوێنکارانی ئەوان چۆنەوە ئێمە بتوانین مۆدلێک بهێنین کە مۆدلێکی لۆکاڵی بێت ئەم مۆدلە بێنینەوە ناو شاری هەڵەبجە و لە شاری هەڵەبجاگەر خوێنکارێکمان بۆ ساڵانی داهاتوو نەتەنها لە بواری وەرزشال بۆ بوارە فێرکارێکیش سەردانی زانکۆی کوردستانی کرد ئەو خوێنکارە بتوانێت هەل لە ئێسەوە ئاشنا بێ بە کولتور و زانستی ئەو زانکۆیە باش کاتە گەشتێکی زانستی وەرزشی بوو بەڵێ بەتاکید ئەم گەشتە زانستی وەرزشیە ئەگەر لایەنە زانستەکەی وەرگرین زۆر جار توێژینەوەکان لە خوێنکاران کە داوا ئەکرێ پشت بەستن بە سەرچاوی دەرەکی لەمەیە چۆن سوود ئەبینن خوێنکارانی زانکۆی هەڵەبجە زانکۆی کوردستان بەتاکید زانکۆی کوردستان تەجروبێکی زۆر گەورە هەیە زانکۆی کوردستان لە نێوان 600 بۆ 700 زانکۆی جیهانە و زۆر پێشکەوتووە لە بواری ئاکادمیا زۆر پێشکەوتووە ڕێی سرچەکانی ئەوان توێژینەوەکانی ئەوان لە گۆڤارە بەناوبانگە عالەمیەکانە چاپە بێ ئێمە تەنانەت وامان کردووە لە یەک تێگەشتەکانمان وا بووە کە ئێمە بتوانین ئیشی هاوبەش بە یەکۆ بکەین یعنی مامۆستایانی زانکۆی کوردستان لەگەڵ مامۆستایانی زانکۆی هەڵەبجە یا خوێنکارەکانمان بەیەکەوە چونکە ئێستا ئێمە خوێنکاری ماستەرمان هەیە ئەوانش خوێنکاری ماستەریان هەیە هەروەها ئێمە بتوانین لەو سەرچاوە دەوڵەمەنە ئەلکترۆنیکە ئەوان هەیەە لە بواری توێژینەوە لە بواری ئارتیکڵ ئێمە بتوانین ئیسفادەی لیان یەکەین و لیان وەرگین بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت و من پێم وایە باشترین حەلەوەی ئێمە بتوانین تەجروبەی زانکۆی کوردستان بەکاربێنین کە زانکۆیەکی گەنج و تازە و سەرکەوتووە لە ناوچەکە بۆی بتوانین زانکۆی هەڵەبجە پێش بخۆین لەو سەرچاوە مرۆییە لەو سەرچاوە زانستیە لەو سەرچاوە ستراکچریە و لەو سەرچاوە بەڕێوەبردنە و تەنانەت وەرزشیەکەیشی ئێمە ئیسفادە بکەین بۆی کە زانکۆی هەڵەبجەی لە ڕیزمەندیە جیهانەکانە پێبەرزکەینەوە باش ئێوە سەردانتان بۆ ئەو شوێنە لەوێ سەرچاوە زانستی وەرزشەکانتان بەرچاو کەوت کە سەرچاوی بەسوود هەبن لە بواری وەرگێڕان یا خودنووسینی بابەتی وەرزشی کە کاری بۆ بکەن وەکو زانکۆ وەرگێڕانی بۆ بکەن بۆ سەر زمانی کوردی بەڵێ بەتاکید کتێبخانەی کوردی ئەوان دەوڵەمەندتر بوو بۆ لەبەرەوەی کە ئەوان چونکە خوێنکاری کوردیان زۆرە و سەرچاوەکانیشان ئینگلیزیە یەکسەر ڕاستە خۆ تەرجمەیان کردبووە سەر کوردی بەڵام پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستانە لە بواری پەروەردەی وەرشا پرۆسەیەکی عەرەبیە و ئێمە تا ئێستا نەمانتوانیوە سەرچاوێکی زۆری کوردی دروستکەین بۆ پرسی وەرزش لە هەرێمی کوردستان بە تایبەتی پرسی ئاکادمی ئێمە بەسپاسەوە جگە لەو بابەتە وەرشیانە جگە لەو بابەتە زانستیانە زانکۆی کوردستان ئامادەگی خۆی دەربڕی کە ئەو لینکە ئەو گۆڤارە ئەو جۆرناڵانەی کە ئەکسسیان هەیە ئەتوانن لە زانکۆی خۆیان ئاینکەن لەگەڵ زانکۆی هەڵەبجە شێریکەن و ئێمەش بتوانین ئیسفادەی لێ بکەین بابەتەکان لێ بڵاوکەنەوە بەتاکید باش لە ڕووی ژێرخانی وەرزشیەوە زانکۆی کوردستان چەند گونجاوە بۆ فیستیڤاڵی وەرشی گەورە و تۆ باسەکەی کە فراوانتریکەن کە ئەمڕینی زانکۆکانی خۆمان هەندێک زانکۆ کۆلێژی پەروەردەی جەستی و زانستە وەرشەکانیان خاوەنی شوێنی باشی خۆیان نین بەتاکید ئەو کەمپێکە لە زانکۆی کورسانایە هاوشێوەیە و کەمپێکە لە زانکۆی سلێمانیشا هەیە ینی زۆر دەوڵەمەندن لە ڕووی ژێرخانەوە
تەنانەت نەک لە ڕووی ژەرخانەوە ئەوان خۆناغێکی تریان تێپەڕاندووە لە بواری خوێندی باڵا خەریکی پسپۆڕین ینی چەندین پسپۆریان هەیە لە بواری ماستەرە بۆ نمونە 4 پسپۆریان هەیە لە بواری ماستەرە کە ئێستا خوێنکارەکان بەس لەو پسپۆریا دەرسەکانیانە خوێن بەگشتی نایخوێن وەکو ئەو خوێندەی کە لە هەرێمی کوردستانە لە بواری دکتۆرا بە هەمان شێواز پۆست دکتۆرایان هەیە و هەموو ئەو ژێرخانانە وەکو قاعە وەکو مەلەوانگە وەکو تاقیگە تەنانەت تاقیگە زانستیەکانیش و ئەوان ئەو دڵنیایان دایم بەتاکید ئەو دڵنیایاندا بە ئێمە کە ئێمە ئەتوانین هاوکارێکی باش بینیانی زانکۆی بەتاکی زانکۆی کوردستان هاوکارێکی باشی زانکۆی هەڵەبجە بێت نەک زانکۆی هەڵەبجە سەرچە مامۆسایانی کوردی هەرێمی کوردستان کە ئەگەر بێوێت هاوکاریانە من بۆ ئەوەی بتوانن لە جۆرناڵە بەناوبانگەکان توێژینەوەکانیان بە چاپ بگەن و هەروەها ئامادەگی وەشان دەربڕی کە لەگەڵ سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستانە بتوانن بتوڵێکی وەرزشی یا پاڵاوندەی وەرزشی ئەنجام بدەن. جا بە هەل لە ڕوو زانستیەکەوە پرسیارەش بکەم ئەم سەردان و پرۆتۆکۆڵانە وای کردووە کە کورسی تایبەتی خوێندن دابنرێ بۆ خوێندکارانی زانکۆی هەڵەبجە؟ بەتاکید ئێمە لە ماوەی ئەم 10 ساڵ لە ماستەر و دکتۆرایە بەتاکید لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە ئێمە زۆر سوودمان لە زانکۆی کوردستانەوە بینی بە تایبەتی زانکۆی هەڵەبجە زۆرێ لە خوێندکارەکانمان کە ئێستا خاوەن بڕوانامەی ماستەر و دکتۆران هەر لە زانکۆی کوردستان خوێندویانە و زانکۆی کوردستان زۆر بەدەم زانکۆی هەڵەبجەوە هاتووە لەو بوارەوە ئێمە سپاسیان دەکەین و بەڵێ چەند کورسێکمان هەر وەرگرتووە لە بەتەی باشە باوچینە سەر جالاکی وەرزشەکان ئەو مامۆستایانە و خوێندکارانە و ئەو بەڕێزانی کە بینین و لە هەنێک لایەنەکانی کوردستانی شاریەکەن بەتاکید جا زۆر باس دەکرێت ئاستی وەرزشی ئێران یاخود کوردانی ئێوە بەرزترە لە چالاکیەکان چیت بینیت؟ شتێکە زۆر بەشداریکردن بەتاکید شتێکە زۆر گرنگە من تەنها ئەوەی نەبوو کە ئێمە بزانین نەتیجەیەکە یانە من ئەمویست خوێندکارەکانی ئێمە چونکە من خوێندەکەم زۆربەی لە ئێران وڵاتی ئێران بووە ویستم کولتوری وەرشی ئەوان ببینین کە خوێندکاری ئەوان یا خەڵکی تاکی شاری سنە یا هەر شارێکی تری کوردانی ڕۆژهەڵات وەرزش وەکو کولتورێک سێرێکن بەشێکە لە کولتوریانە ینی بەشێکە لە حیاتی ڕۆژانەیانە بەتاکید ئەمە زۆر گرنگ بوو ئێمە ئەمە زۆر گرنگ بوو خاڵێکی تر جیاوازی نێوان ئەو زانستەیە کە لە نێوان ئێمە و لە نێوان ئەوانە هەیە و پرۆسەکان لەوێ تا ڕادەیەکی تر بەرە و ئینتەرنەشناڵایزیشنەوە ڕۆشتووە هەرچەند وەزارەتی خوێندی باڵا بە خۆشبەختانە لە چەند ساڵی ڕابردووە لە کابینەی پێشووترەوە دەستی کردو بەم ئینتەرنەشناڵایزیشنەوە تا ئێستاش کە لە ساڵی 2024 بەردەوامە بەڵام ئەمان زووترم خۆناغانیان تێ پەڕاندۆ بۆیە ئێمە حەزمان کرد خوێندکارەکانمان ئاشنا بن لەبەرەوەی کە سبەینێ تووشی ئەو شۆکە یا تووشی ئەو وەکو بڵێ ئەو بەرکەوتنە نەبنەوە بەتاکید باشە زۆر جار خوێندکاران کە یە نەزانکۆکان باسەکەن لە کۆلێژەکان ئیتر لە سەردەم یاریکردنی خۆیانە نامێنن ئەم هێز و توانایی کە بینیتان لە خوێندکارانی ئەوان لە مامۆستایان هەمان قسەیەکە ئەکرێت لە زانکۆکانی خۆمانە ئەن یاریزانی یانەکان لە ئاستە بەرزەکانە لەوێ خوێندکار بن مامۆستا بن وانە بێژ بن فەرمانبەر بن بەتاکید ینی یەکی لە سیستمی بەڕێوەبردننی وەرزش لەوێ بە شێوازێکە بۆ نمونە ئێستا فوتساڵی کوڕانی ئەوان زۆر باش و نەکی ئەوان هەر ئێران زۆر بەناوبانگە ڕاهێنەرەکان هی دەرەوەی زانکۆ بوو ینی ڕاهێنەرێک نەبوو کە لە دەرەوە بەڵێ لە دەرەوە دایان مەزراندبوو بۆ یانە وەرشێکە یاریزانی زۆر باشیان تایە تەنانەت یاریزانیان تایە کە بەتەڵی ئاسیا و بەتەڵی عالەمە لە هەندێک وەرشی تایبەت تا زانکۆی کوردستان بۆ ئەمەش تەجروبەیەک بوو بینی ئەوان تەجروبەیەک بوو بۆ یاریزانەکان و بۆ خوێندکارانی ئێمە ئەمان یانی تایبەت بە خۆیان هەیە ناو زانکۆکە و یانی زانکۆی سلێمانی کە هەیە نەخێر یانێکی تایبەتیان نییە بەڵام یەکی لە گرنگترین شت کە ئەوان هەیەە و ئێمەش تەقدیمی وەزارەتی خوێندنی باڵامان کردووە ئەوەیە کە ئەوان ئۆلۆمپیادی خوێندکاریان هەیە ینی ئۆلۆمپیادی وەرزشی خوێندکاریان هەیە کە ساڵانە 4 ساڵ جاری ئۆلۆمپیادەکە گرێت بەڵام پاڵەوانێتەکان هەموو ساڵێک ئەنجام دەدرێت ینی ئەگەر هەر تەنانەت قەیرانیش بێت و قەیرانیش نەبێت ئەوان ئۆلۆمپیادی خۆیان جێبەجێ ئۆلۆمپیادەکان 4 ساڵ جارێکە لە هەندێ بەشە بۆ نمونە هەر ساڵێک و هەر 4 ساڵ جارێک و لە زانکۆیەکە ئاکرێت ئێمەش پرۆپۆزاڵێکی ومان تەقدیم کردووە بۆ وەزارەتی خوێندنی باڵای هیوادارم ئەم ئۆلۆمپیادەش بۆ یەکەم جار نەک لە خودی کوردستان لە عێراقا ئەنجام بدرێت. باشە دکتۆر بەرەو کۆتایی ئەڕۆم ئەمەوێ دواپرسیارمەوە بێ لە دوای ئەم سەردانەتان
فیدباکی سەردانەکەتان لای ئێوە وەکو لایەنە زانستیەکان چییە و پلانتان بۆ پەرەپێدانی ئەم پەیوەندیانە چییە بەرەو زانکۆکانی دیکەش نەک تەنها بۆ سنە. مامۆستاکەڕۆنی ئێمە زانکۆیەکی گەنجین زانکۆی هەڵەبجە لە بواری پەروەردەی وەرشا ڕاستە تقریبەن ئەوە بۆ 13 ساڵە بێ دامەزراوین بەڵام ئێمە ئەمانەوێت زانکۆی پێشڕۆ بین کۆلێجی پێشڕۆ بووین لە هەرێمی کوردستانە لە بواری پەروەردەی وەرزش ئەو پرۆپۆزاڵانی کە تەقدیممان کردو بۆ بەشە زانستیەکان بۆ پرسی خوێندن لە داهاتووە زۆر زۆر جیاوازترە ئێمە ئەمانەوێت خوێندکارێک پێک بێنین خوێندکارێک پەروەردە بکەین کە نەک تەنها ئیشی دەستکەیە بەڵکو داهێنەری کار بێت و ئەمەش بە کۆمەڵێ هەماهەنگی بە کۆمەڵێ بەدەم هاتنووی کۆلێجەکانی بواری پەروەردەی وەرزش ئەکرێت کە من هیوادارم و دەوایان لە یەکەم لێرەوە لە کەناڵەکانی بەڕێستان کە ئەم خۆناغانە ئێمە زووتر تێپەڕێنین و بتوانین مۆدلێکی جیهانی لە بواری پەروەردەی وەرشا چ لە ڕۆ زانستیەکەوە چ لە ڕۆ چالاکیەکەوە و چ لە ڕووە بەڕێوەبردنەکەیەوە دروستکەین بۆ وەرزشەکانتان کادری وەرزشی بێ بۆ بەڕێوەبردننی وەرزش نەک تەنها مامۆستا بەتاکید کادری وەرزشی بێت چونکە ئێمە مامۆستای وەرزش خۆتە زانی بەهۆی ئەو دامەزراندنەکە هەبووە پێشتر و ئێستا نەماوە نزیکی 1000 خوێندکارمان لە بواری پەروەردەی وەرشا تەخەڕوجی کردو تا ئێستا بێئیژە بەڵام بەو مەنهەجە ئێمە ناتوانین کادرێکی جوان دروستکەین کادرێ دروستکەین بۆ بازاڕی کار یا کادرێ دروستکەین کە داهێنەر بێت بەڵام بەمانەی کە ئێمە کە پرۆپۆزاڵێکمان تەقدیم کردووە و ئێستا لە وەزارەتی خوێندنی باڵای و هیوادارم وەزارەتی خوێندنی باڵا پەسەندی بکات ئێمە ئەتوانین کادرێکی نمونەیی لە بازاڕی کارا پەروەردە بکەین. زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەڕێستەکەم کە لە هەڵەبجەوە هاتی زۆر سپاس سپاس بە ئامادەبوونیت. سپاس